بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە دوای جژنی قوربانی 2023 بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە لە هەڵقەکانی بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام. خۆی گەورە ئەم جەژنە بکاتە مای خێر بۆ هەموو لایەکمانەوە، بۆ هەموو لایەکتان و خۆشی و فەرحانی و دڵخۆشی و قازانجی دنیا و قیامەت بڕژێ بەسەر هەموو لایەکتانە ئینشاء الله. عاقبەت خێر بن یا رب العالمین، دڵتان خۆش بێ و ماڵ و مناڵتان مەحفوظی لای خۆی گەورە بێ ئینشاء الله. خۆشەویستانم بە تایبەتیوانەی کە ئێستا لە سەفەری حەجن و ئێستا وردە وردەوە ئەگەڕێنەوە بۆ کوردستانی خۆشەویستمان و حەزم کرد باسێکی ئەو دەستکەوتانە بکەین کە لە حەجە، لە عەمرەیە، لە عیباداتە، لە چاکەکردنە دەستی ئینسانەکەوێت. ئەو حەجەی کە کەسێکی مسلمانە چێ ئەو سەفەرە مبارەکەوە تە سەفەری حەج ئەنجامەدات، یەکێ لە دەستکەوتە هەرە گەورەکانی ئەوەیە ئەم کەسە ئەبێ بە ساڵحی بگەڕێتەوە، کە گەڕایەوە نابێت کەسەکەی پێش حەج بێت. ئەو کەسی عەمرە ئەکا بە هەمان شێوە، ئەو کەسەی دەسەکا بەنوێژ، ئەو ئەفرەتەی لە چکێکی جوانەکات و حیجابێکی باش شەرعی ئەنجامەدات، ئەو ئیمانداری تەوبەیەکی ڕاستەقینە ئەکات. ئەمە یەکەم سوودێکی زۆر گەورە بۆ خۆیەتی کە ئەم کەسا بێتە کەسێکی ساڵح، زیان بەخش نییە و سوود بەخشە بۆ خۆی، بۆ دەوروبەرەکەی و بۆ خێزانەکەی. لە هەمان کاتیشا بۆ کۆمەڵگاکەی ئەمینە بن، ئەو خەڵکە ئەمینە بێ لە دەستی تۆ کە بیتە حاجیەکی مسلمان، معاملەیەکی باش ئەبێ ئەنجام بی. کەواتە حاج ئەم عیبادەتانە منەقحاتن، واتە ویسکەی پاکبوونەوەن لە گوناه، کە گەڕایتەوە تۆ وەکو ئەو ڕۆژە وایە کە تازە لەدایک بوو بیت. حەج ئاوا پاک دەکاتەوە لە گوناه، هیچ گوناهێک کە بەسەرەوە ناهێڵێ. فەرمودەی حەزرەتی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ چەند شتێک سێشت هەیە کە هەدمی ئەوەی پێشووی ڕابردووی خۆیەکات لە گوناه و تاوان، واتە هەرچیەکت لە ڕابردووە لە گوناه و تاوان کردو ئەی ڕوخێنێت، بینایەکی تازە بۆ تۆ دروستەکە، مرۆڤێکی تازەیەتە بوون. یەکەمیان ئیسلامەتیە، کەسێکە مسلمان نییە یا شایەتومانە هێنێت ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله، كمسلمان بيت هرچی گوناهی ڕابردووی هەیەسرێتەوە. سبحان الله، ئەو ڕەحمەی خوای گەورە چەند بەڕەحمە. ڕەحمەتی وەسعت كل شيء، ڕەحمەتی خوا هەموو شتێکی گرتووەتەوە. و هەروەها لەسەر عەرش نووسراوە کە ڕەحمەتی خوا پێش غەزەب و تووڕەیی خوا کەوتووە. لەبەرەوە وەختێک کەسێ مسلمانە بێ هەرچی گوناهی ڕابردووی هەیەسرێتەوە. ئەمە یەک. فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ و هەروەها کەسێک هیجرەت کا بۆ لای خوا و پێغەمبەری خوا، هەرچەندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دوای هیجرەتی مەککە بۆ مەدینە ئیتر هیجرەت نییە بۆ ئیمانداران و مسلمانان، بۆ مانایی کە ئەوە لوتکەی هیجرەتێک بووە کە ئەصحابی ڕەسوڵ الله کردویانە بەدڵ و بەڕوح و بەگیان، و ئەم هیجرەتەش گوناهی ڕابردوو هەر هەموو یەسرێتەوە. سێهەمیانە فەرمێ حەجی ماڵی خوا گوناهی ڕابردوو هەر هەموو یەسرێتەوە. پیرۆز بێ لەوانەی کە حەجی ئەم ساڵن ئەنجام داوایە ساڵانی ڕابردوو کە بە پاکی ئەگەڕێنەوە بۆ ناومان. هیوادار ئینشاء الله ئەوانیش پارێزگاری لەو تەوبە و لەو حەجە و لەو بەیعەتە بکەن کە بە قوڵفی کەعبەیان ناوەوە ڕاوەستاون لەو شوێنە مبارەکەیە. فەرموون هەڵقەی ئەمجار نەقی و پاکەکانش نەباشت، یعنی ئەبێ زۆر پاک بی اینجا شتە باشت. باشە خۆی ئەمە پڕین لە گوناه، چۆنەشی نەباشت. خوای گەورە لە ئاەتێکی قورئانی پیرۆزە فەرمێت سەلام عەلەیکم طیبتم فادخلوها خالدین. طیبتم یعنی پاک بوونەوە. طیبتم بە معنای ئەوەیە ئەگەر ئێوە پاک نەبوون. سەلام عەلەیکم طیبتم فادخلوها خالدین. ئەگەر ئێمە بە تەواوی تەنقیە نەبین، پاک نەبینەوە، ناچینە بەهەشت. کەواتە بە چی پاکە بینەوە؟ کۆمەڵێ ویزگەی زۆر گرنگ لە ژیانمانە، لە بەرزەخ و مردنە، لە ڕۆژی قیامەتە هەیە کە ئێمە پاک کاتەوە لە گوناهەکان. لەبەرەوە شەرتی چوونە بەهەشت طیبتمە، پاک بوونەوەیە لە گوناه. وەکو باسمان کرد کۆمەڵێ ویزگەی زۆر هەیە کە ئێمە پاک کاتەوە لە گوناه، لە کردەوەی چاک و لە عەمەلی ساڵح و لە ئیخلاص و لە عیبادات و ئەمانە. بەڵام طبعا دوای پردی سیڕات ئیتر ویزگەی پاکبوونەوە نییە لە گوناه.
ئەگەر تا سەرپردی سڵات و تا پەڕینەوە تا نزیکی پەڕینەوە هەر گوناهبار بیەوە ئینسانەکەوێتە ئاگری دۆزە خوا پەنامان بات. بەڵام ئەو ویزگانی کە ویزگەی پاکبوونەوە چوارێن لە دنیان، سیانیان لە قەبران و چواریشیان لە قیامەتان لە بەرزەخ. سیانی بەرزەخ چواری قیامەت و چواری دنیاش. واتە 11 ویزگی زۆر گرنگ هەیە بێجگە لەو ویزگانی کەتر کە باسمان کرد کە بێتە هۆی کەفارەتی گوناهەکانمان. لە دنیا یەکەم شتیان تەوبەی نەسوح، تەوبەکردن پاکبوونەوەیەکی زۆر گەورەیە لە گوناه. تەوبە خوایە تەوبە بێ لە گوناهەکان. دووهەم خاڵ ئیستیغفار، ئەستەغفیرڵڵای زۆر بکەن. وەتان کرا بیکەن بە عادەتی خۆتان ڕۆژانە 1000 جار ئەستەغفیرڵڵا بکەن، ئەستەغفیرڵڵا، ئەستەغفیرڵڵا، ئەستەغفیرڵڵا. هەندێک جار لەگەڵ ئەستەغفیرڵڵاکانە چەندێ بۆتان کرا بڵێن عدد خەلقیه وەرضا نەفسه وزینة عرشه ومداد كلماته. يا عدد خلقك ورضا نفسك وزينة عرشك ومداد كلماتك. استغفر الله زور دەستکەوتی گەورە دەستی ئینسانەخات لە خێر و بێری دنیا و قیامەت بەشتەیە. حەسەنەی دنیا و قیامەتە ڕێژێ بەسەرتانە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەمە دووهەم. سێهەم لە دوای ئەوەی گوناهێک لە دەست دەرەچێت چاکەیە بکە تا گوناهەکەت بەسرێتەوە بێتە هۆی سڕینەوەی گوناهەکەت. لە مەسەلەی ئیستیغفارە و تەسبیحاتی خوای گەورەیە ئەبوو هورێرە ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ڕۆژانە 12000 تەسبیحاتی هەبوو لە ئەستەغفر الله سبحان الله لا إله إلا الله الله أكبر لا حول ولا قوة إلا بالله حسبنا الله ونعم الوكيل. ئەمانە هەمووی تەسبیحاتی خوای گەورەیە کە ئینسان بیکات. طبعا إن الحسنات يذهبن السيئات. هەرچی تۆ چاکەیەکە کرد گوناهی پێشوت ئەسڕێتەوە وەکو باسمان کرد. لەبەرەوە خاڵی سێهەم بریتێ لەوەی کە لە دوای هەموو گوناهێ لە دوای هەموو لە دەستدەرچوونی گوناهێک چاکەیە بکە خێرێ بکە کە خێرت کرد بۆ نمونە هەستە دەستنوێژ بکرە دوور کە سونەتی دەستنوێژ بکە کە تۆ لە دوای هەموو گوناهێ ئەمەت کرد شەیطان وەڕسە بێ نەفست بێتاقەتە بێت اینجا خۆت ڕایەی وریابیتەوە لە بەرامبەر گوناه و تاوانەکانە. لە طبعا ئەم ئاەتە إن الحسنات يذهبن السيئات هۆکاری دابەزینی ئەم ئاەتە ئەوە بوو کە سەحابەیەکی پێغەمبەر صلی هاتە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم یا رسول الله گوناهێکی زۆر خراپم کردووە زۆر خراپ. طبعا کە چۆ خزمەتی پێغەمبەر صلی الله فەرمووی یا رسول الله گوناهەکەم بریتێ لەوەی کە ماچی ئافرەتێکی نامەحرەمم کردووە ئەو گوناهە گەورەیەم لە دەست دەرچووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی لێ وەرچەرخان پشتی تێکرد ئەوە نەتوەڕە بۆ نەبێتاقەت و بە گوناهەکەی پشتی تێکرد چوە بەردەمی هەمتر یا رسول الله گوناهی گەورەم لە دەست دەرچووە هەمتر پشتی تێکرد هەمتر چوە بەردەمی یا رسول الله گوناهیشی خراپم لە دەست دەرچووە. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەستا حکمی ئەم حاڵەتە چییە کە ئەم گوناهە خراپەی کردووە هەتا ئاەتی قورئان دابەزی أقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. بيانيان وإيواران نوێژ بکەن استیغفار بکەن داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەن. پیاوەکە وتی یا رسول الله صلی الله عليه وسلم ئایا ئەوە تەنها بۆ منە یا بۆ هەموو ئومەتی ئیسلامە کە ئەمە بکەینە بێتە کەفارەتی گوناهەکەمان. خوای گەورە بەشێکتر لە ئاەتەکە کە فەرمێ ذلك الذكرى للذاكرين ئەمە بۆ هەموو ئەوانەیە کە ذکر خوێنە و ئەوانەیە کە ئیماندار و مسلمانن کەواتە هەموو خراپەیە تۆ چاکەی بە دوایە بێنە ئینشاء الله خوای گەورە گوناهەکان ئەسرێتەوە بە شەرتێ فێڵ نەکەی لەمەیە یعنی لە دەست دەربچێت گوناهێ بکەیت لە دەست دەربچێت نەزەرێ بکەیت لە دەست دەربچێت شتێکی بچووک بکەیت کە لای ئێمە بەحسا بچووکە بەس لای خوای گەورە گەورەیە ئەم گوناهانە چونکە ئەو کەسی کە سەرپێچیە کا سەرپێچی خوا ئەکات لەبەرەوە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە لە گوناهەکانمان خۆش بێ ئینشاء الله. و ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەتبیع السیئة الحسنة تمحوها. طبعا لە غەزای بەدرە سێ سەحابە یەک وڵاغ یەک ئەسپ یەک وشتریان دەسەکەوت کە سەرکەون پێی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مەرثەدی کوڕی ئەبی المەرثەد لەگەڵ عەلی کوڕی ئەبی طاالبا یەک وڵاغیان پێ بووە ئیتر ئایا وشتر بووە یا هەشتێکی تر بووە. ئەفەرمێ مەرثەد و ئیمامی عەلی وتیان ئێمە حیسەکە و بەشەکەی خۆمانین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با پێغەمبەر سەرکەوێت ئەو تەمەنی هەیە پێغەمبەر لەو کاتە تەمەنی 55 ساڵ بوو ئیمامی عەلی 21 ساڵ بوو
مەرفەدی کوڕی مەرفەد 20 ساڵ بوو هەردووکیان ڕێکەوتن کە با پیان سامسواری وشترەکە بێت ئێمە بە پێڕۆی چکە ڕێگەکە 150 کیلۆمەتر بوو 150 کیلۆمەتر زۆرە بە پێ لە وڵاتی سعودیە لەو گەرمایە بیبڕیت لە مەدینەوە بۆ بەدر کە چوون بە پێغەمبەریان و سڵام پێ سەلام بێتاقەت و بە قسەکەیان فەرمووی نە من کەم تواناترم لە ئێوە نەتوانم وەکو ئێوە بڕۆم من چێ توانم وەکو ئێوە بڕۆم باتە منم 55 ساڵ بێ و هەروەها نە منیش بێاحتیاجترم بە چاکە و خێر دەسم نەکەوێت منیش وەکو ئێوە پێویستم بە خێر و چاکەیە کە بەهۆی ڕۆشتن لە پێناوی خوای گەورە و بۆ غەزاکردنی کافران پێویستم بۆیە منیش ئەجر و پاداشتم دەستکەوێت لەبەرەوە منیش پێویستم بە ئەجرە لەبەرەوە کردیان بە 3 بەشەوە ئەم 50 کیلۆ ڕوا و 50 کیلۆ 50 کیلۆ لەبەرەوە چاکەکردن ئازانم مەحوی گوناهەکانی ڕابردووە کات گوناهەکان تەسڕێتەوە کەواتە ئەمە 3 خاڵی زۆر گرنگ کە لە دنیاە تۆ چاکەی پێکەوەکەیتەوە و گوناهی پێسڕیتەوە یەکەمیان تەوبەکردن دووهەمیان ئیستیغفار و ئەستەغفیرڵڵای ڕۆژانە ئەگەر هەر هیچێ بۆ نەکە ڕۆژی 100 جار بڵێ ئەستەغفیرڵڵا و سێهەمیان چاکە بکە دوای ئەوەی کە گوناهێکی بچووک هەر شتێک لە دەست دەرەچێت چوارەمیان مصیبەت کەفارەتی 1 ساڵ لە گوناهە ئازانم ناڕەحەتی بەڵایە خوا پەنامان باد مردنی کەسێکی عەزیز و خۆشەویست و نزیکی خۆت یان زەرێکی زۆری مادیەت بەڕێتە یەتە بەردەمە نەخۆشیکی کتوپڕ یەخەت پێگرێ مصیبەت ئەمانە هەمووی ناڕەحەتی و تاقیکردنەوەی خواییە ئەبێتە کەفارەتی گوناه ئەم چوارە لە دنیا کەفارەتی گوناهەکان ئەی باش ئەگەر کەسێ لەم چوارەیە هەر ڕۆشت و مرد هێشتا گوناهی لەسەر مابوو ئەوە ئەکەوێتە ناو گۆڕ و حیاتی بەرزەخ لە بەرزەخە 3 پاڵفتە 3 ویزگە 3 سەیطەرەی چاک هەیە بۆ ئەوەی کە گوناهەکانمان بسڕێتەوە یەکەمیان بریتە لە ئەهوال و ناڕەحەتەکانی ناو گۆڕ کە تووشی ئینسانە بێ غوربەت و بێتاقەتیە کە تووشتە بێت تاریکاییە کە ڕووتی ئەکات ئەو شتانەی کە لە بەرزەخە ئینشاءڵڵا ئێمە باسییانەکەینەوە باسیشمان کردووە لە بابەتەکانی نزیک بوونەوە لە مردنام لە حیاتی بەرزەخ حیاتێکی زۆر فراوان و گەورەیە زۆر گەورەیە یعنی بەرزەخ لە چاو دنیا وەک دنیا وایە لە چاو سکی دایکە و بەرزەخیش لە چاو قیامەت و حەشر و محاسبە و بەهەشت و دۆزەخی دوای قیامەت وەکو دنیا وایە ئازانم بەنسبەت بەرزەخەوە لەبەرەوە ئەهوال و ناڕەحەتەکانی سەرەتای گۆڕکە تۆ تەنهای هەشتە عالەمێکی زۆر جیاواز ئەمە ئەبێتە کەفارەتی گوناه دووهەم ئەو نوێژەی لەسەر تەکرێت ئەبێت بە کەفارەتی گوناه لەبەرەوە چەند خۆشە کەسێک کە ئەمرێت 100 کەس 200 کەس 300 کەس نوێژی لەسەر بکات جارێ بە سەڵات الغائب لەسەری ئەکرێت 1000 کەس 10,000 کەس لەسەری بکات تۆ لە ماڵی خۆتە ئەبیسی فڵانە کەس مردووە بەڵام لەوێ نیت لە ماڵەکەی خۆتە یەکسەر نیەتدا بەسە خوای ژانیەتم هەیە سنەتی سەڵات الغائب ئەکەم بۆ فڵانە کەس الله ئەکبەر نوێژەکەدا بەسە و سورەتی فاتحا بخوێنە سڵاوات بە لە حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم دعا بۆ مردووەکە بکە هەر هیچ نەزانی دوعاکە اللهم اغفر له وارحمه ئەگەر ئافرەت بۆ اللهم اغفر لها وارحمها الله ئەکبەری چوارەمەکەیت و سەلامەیەتەوە بەتەنیا بۆ خۆت ئەم نوێژە ئەەکەی یەکێک ئەبێت ئەم تعویزە بۆ تۆباتەوە خوای گەورە ئاگای لێتە لەبەرەوە ئەو نوێژە لەسەرەکرێ نوێژ کەفارەتی گوناه هەبۆ تۆ بۆ تەپارێنەوە کە خوای لێ خۆش بە و هەروەها خاڵی سێهەم ئەو سەواب و پاداشتانی کە ئیمانداران مسلمانان یا کەسوکارە بۆ تەنێرن چونکە هەر چوار مەزهەبە فقهیەکە لەسەرەوە متفقن کە حەج عەمرە سەدەقە و چاکەکردن و خێر و خێرات کە کەسوکارە بۆ تەنێرن و هەروەها ئەو دوعا و چاکانەی کە بۆت ئەگات ئەمانە هەمووی پێ ئەگات هەروەکو دکتۆر عوسمان هەڵەبجەیی خوای گەورە بیپارێزێ زانای گەورەی کوردستانمان قسێکی زۆر جوانی هەیە فەرمێ حتا تۆ کاتێ ئەگەر اختلاف پێویست ناکە لەسەرەوە هەبێت کە فاتحا ئاگا بە مردویان نائێ فاتحاکە هەمووی دوعایە تۆ دوعایە ئەیکەی بە دوعا و ئەینێری بۆ مردوەکەت انشاء الله پێگاوە بە سیلیەکی زۆر نورانی لە ئەجر و پاداش پێگا ئەو قورئانی کە ئەی خوێنی ئەو ختمەی قورئانی کە ئیکەی دایک و باوکی تیا بەشدار کە کەسوکارەکەتی تیا بەشدار کە چەند جوانە خێزانێک کە دایک و باوکیان مردووە کەسێکیان لێ مردووە ئەم خێزانە قورئان کۆیان نەکاتەوە یەن لە ڕەمەزانە لە غەیری ڕەمەزانە ختمێک دامەزرێن بە 15 کەس بە 20 کەس ختمێکی قورئان بۆ مردووەکەیانەکەن خێر دەستی خۆتەگا بێ ئەوەی هیچ کەم کا بۆ مردووەکەش و هیچ کەم کا لە مردووەکەش کاتێک کە خۆتی تیا بەشداری لەبەرەوە ئەمانە سەدەقەی بەردەوامن کە بە مردووەکانمانەگەن و ئەو خێر و خێراتی مناڵی کات ئیلا بیڵێ و نێڵێ بۆ مناڵک بۆ دایک و باوکی بەشدارە لەو خێر و خێراتیەوە پێگات کەواتە ئەم سێ خاڵەش لە
حياتی بەرزەخە خێر و چاکە دەستی مردوەکانە خاوە گوناهیان لێ هەڵەوەرێنێ ئەوانەی کە بە قیامەت ئەگەر کەسی هەر گوناهی لەسەرما لە بەرزەخیشە ئەوە لە قیامەتە کۆمەڵی ویزگی زۆر گرنگەیە ئەهوال و ناڕەحەتەکانی حەشر کە 50,000 ساڵ ڕەنگە کەسێکی ئیمانداریش بەرکەوێت لەو 50,000 ساڵە بۆ سێنرێ ڕەنگەیەکە 10,000 ساڵێکی 5,000 هیچ ڕناوەستێ بەڵام ئەو ناڕەحەتیانەی حەشر دەبێتە کەفارەتی گونا وەستان لە بەردەم خوای گەورەیە خوای گەورە یەک محاسبەمانەکە چینە بەردەسی خوای گەورە ئەوەش بۆ خۆی ئەبێتە کەفارەتی گونا چونکە تەریق بوونەوەیەکی زۆر قرس ڕوو لە ئینسانەکان ئەوانەی ئەزمونونەکانی نزیکبوونەوە لە مردیان بینیوە ئەڵێن تەریق بوونەوەی بەردەمی خوای گەورە زۆر قورسرە لە عەزابی جەهەنەم زۆر سەختترە کە تەریقە بیتەوە لە بەردەم مەلایکەکانە ئەیە بێ خوای گەورە بێت چ تەریق بوونەوەی ڕووی ئینسان بکە ئەو تەریق بوونەوە خەجاڵەتی ئەبێتە هۆی کەفارەتی گونا لە قیامەتە و هەروەها شەفاعەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بێتە کەفارەتی گونا وشەفاعەتی قورئان شەفاعەتی شەهیدەکان شەفاعەتی پیاوچاکان شەفاعەتی ساڵح شەفاعەتی ڕەفیقی باش شەفاعەتی دایک و باوک و خاڵی چوارەمیشیان بریتێ لە ڕەحم و بەزەیی خواکە بەر ئینسانەکەوێ و خوای گەورە ئەفەرمێ هەموو شتێ شەفاعەتی کرد ئەوە منیش هیچ نماوەتەوە عەبدێ هێشتا هەر گوناهبارە با لێی خۆشم لەو کەسە خۆشە بێ ئەگەر لەم یانزە ویزگە و لەو هەموو ویزگانەی کە لە دنیا تووشی چاکەمانەکە و هەروەها گوناهمان لێ هەڵەوەرێنێ ئەگەر هەر گوناه و تاوانمان لەسەرما بەڕاستی ئێتر ئەو کاتە پەنا بەخوا وەختە بێ بچینە ئاگری دۆزەخ لەسەر پردی سڕاتە خلیسکین وەکەوینە خوارەوە خوای گەورە لەم هەموو ویزگایە بەشدارمان کە و پاکمان کاتەوە یا ڕەب عەفومان کە و لێمان خۆش بێ و هیدایەتمان بە اللهم ئامین ئامین یا مجیب السائلین ئازانم پێمان خۆش بوو لە شیرین چای ئەم جارەیە بە خزمەت میوانێکی زۆر عزیز و خۆشەویست بگەین کە جەنابی کاک حاجی هیوای تێکی قەرەداغیە و کاک حاجی طبعا حەجی کردووە و ئێمە لەم باسە گرنگی ئەم جارەمانە کە دوای حەجە و دوای جەژنی قوربانە چۆن ئێمە لە گوناهەکان پاکە بینەوە حەجێکێکە لەو مەوسیمانێک ئینسان تایە لە گوناه پاکە بێتەوە سیقەیەک دروسە بێ لە بینی خەڵک و ئەو کەسی کە حەجی کردووە یا عەمرەی کردووە و ئەو ویزگانەی کە باسی پاڵەفتەبوون لە گوناه و تاوانە ئێمە لەم بەرنامەیە بە درێژی باسیەکەین بەڵام حەزم کرد سەرەتا بڵێم کاک حاجیگیان بەخێر بێ بۆ بەرنامەکەمان کاک حاجی جەنابەت چه ساڵێکی بۆ سەفەری حەج یەکەم ساڵی پرۆسەی ئازادی بوو پرۆسەی ئازادی بەڵێ بەڵێ ئەو حەجەی کە کردت چی بە تۆ بەخشی یعنی هەستەکەی تەوبەیەکی ڕاستەقینت کرد دوای حەج ئیتر یا لەگەڵ پێش حەجا فەرقت هەبوو کە گەڕایتەوە لە دوای حەجا مامۆساییان پێشەوەی حەجکەم سوبحان الله خەوم پێوە بینی یعنی ئەوە نییە بێت نیەتت هەبێ ئینجا خوای گەورە بۆ دەبژێت ئەوە پێش هەموو شتێ نیەتەکە پێش هەموو شتێتی قەدەری خوای گەورە کە ئێمە چوینە حەج بە ناڕەحەت ڕۆشتین ئەو ساڵە ئەوە بوو یەکەم ساڵ بوو بە سیارە و چوینە کۆیت و لێو بە تیارە ڕۆشتین بەڵام ئەوەنە لەزەتی هەبوو چونکە ناڕەحەتیمان بینی بوو لەسەتەکەی زۆر خۆشتر بوو سبحان الله کە لە کێوی عەرەفە یەکەم ڕۆژ هەستەکەیت سبحان الله خۆ پاڵ بوویتە تۆ بە مناڵێکی ساوە هەستی پێەکەی بەبێ هیچینێک ئەو بڕیارەی کە ئینسانە یا ئەبێتە حاجی حەزەکەم جەنابەت کاک حاجی لە منەظەمات و لە ڕێکخراوی ئەژنەبیەکانە ئیشە کردووە نمونەیەکرد لایە کە چ سیقەیەک دروسە بێ لای خەڵک بۆ حەج یا لای خۆت ئەو گۆڕانکاری چییە بەسەر تۆ هات یعنی لە ڕووی ئەمانەت پارێزی لە ڕووی ئەوەی کە خەڵک سیقەت پێکاکڵێن حاجی هیوا یا حاجی فلان ئەم سیقەیە لای تۆ ئەگەر نمونەیەکت هەبێ پێمان خۆشە باسی بکەیت مامۆساییان عەرزەکەم ئێمە من بەڕێوەبەری ڕێکخراوێکی NGO لەنەوەکان لەگەڵ منەظەماتی عیشەکەم لەنەوە چوارە بەڕێوەبەری ڕێکخراوەکەم لە گرانیەکە عەقدی $1,600,000 هەبووە کەیترەوە حکوومەتێ بوو بۆ خۆی بەس دەخوا بە زیابێت کە ئیش نەما منیش دیلارێکم پێ نەما ئەمە یەکێ لە عینەکان دووهەمیش ڕۆژێک پەیوەندیان پێوە کردم ئافرەتێ بوو لە UN ئەردەنەوە وتی پارەیەکمان هاتوۆتە سە حسابەکەت وتم وەڵا نازانم چوون بۆ بانقی وەرکە حسابێکی بانقیمان هەبووی ڕێکخراوەکەمان چوومە ئەوێ سێرم کەوتم زەحمە نەبێ سێرێکی ئەو حسابەمان بۆ کەوتی وەڵا 24 دەفتەر هاتوۆتە سە حسابەکەتان
وتم کاکە گیان زەحمە نەبێ ئەو 24 دەفتەرە حواڵە بکەرەوە بۆ ئەم ڕقەمە ئەم تەلەفۆنم بۆ کردەوە بۆ ئافرەتەکە بۆ ئوردون بۆ ئوردون وتیتوانی وەری بگرنەوە هاتوتە سە حسابێت تۆ خۆلەوانێ بزانی کابرای بان گوتی چۆن ئاواهی نەکەیت وتم کاکە من حاجیم بەس ئەوە نەم پێوت جوانە کە حواڵەی کردەوە تەلەفۆنم بۆ کردەوەتی پێم گەیشتویتە من هەزمێنە یعنی حاجیە بێت سیقەی کاملە دەبێت ئینجاوی بە حاجی جوانە هەر ناو نییە جوانە حەقل لەم عێراق و کوردستانی خۆشمان حەج وەک وڵاتامێ بە کۆد بێ بە قورعە بێت دوای ئەوەش ئێستا پەرلەمان و حکوومەت با حیسەی خۆیان هەبێ ئەوەی ئەچێ سەر ئەو چاوم ئێمە حەزەکەمان ڕئیسی حکوومەتیشمان حاجی بێ حەزەکەم ڕئیسی پەرلەمانمان حاجی بێ بەڵام نەک بێن بیفرۆشنەوە بە خەڵکا تیجارەتی پێ بکەن هەن بەڕاستی ئەمە خۆی غەڵەتە یعنی معقول نییە تۆچی بۆی پاکردنەوە لێرە گەندەڵی دروستکەیت یەکەم شت بە فرۆشتنەوەی حەجەکە خۆی گەندەڵیە ئەم تەرحەشم هەیە نازانم اینجا ئەو کۆمپانیانەش کە ئەچن بۆ حەج بەڕاست با دەورەیان پێ ببینن ئەنی بە حەقەت کە ئەچێت خاوەنی کۆمپانیایە با بە واقعی لەوێ خاوەن قافڵە بێ خاوەن امتیاز بێت ئەم دوو بۆ چوونەشمەیتر ئەوە بۆی بە باشی ئیشەکە تاکید ڕێک و پێکتر بێت مامەسە تۆ سێرەکەی کە ئەچی بۆ حەج یەکسەر کوردستان و عێراق دیار لەگە مسریە یعنی بەبێ قەید و شەرت دەنگەدەن و غەڵب چونکە تەنزیممان نییە بەڵام ئەگەر دەورەیەکمان پێ ببینێ شتێکمان پێ ببێ ئەو کاتە سەرکەوتۆبی چونکە من لە ڕێکخراویشتم کردووە دەورات لە هەموو شتێک ئیستیقامەت بێبەشمان مەکە پاکمان کەرەوە لە گوناهەکان یا ڕەب داوا لێکم بەو نهێنیەی کە لە نێوانی زاتی گەورە و دڵی ئەهلی زیکری خۆتا هەیە ئێمەش لە دەریای نور و ڕووناکی خۆت بێبەش مەکە یا ڕەب دڵمان پڕ لە ئەسراری خۆت بکە ئیلاهە العالەمین ڕێگەی گەیشتنمان بۆ مەیسەر بکە گوناهەکانماندا بۆشە بە سەتری خۆت یا ڕەب العالەمین بە عەفوی خۆت بە لێبوردنی خۆت بە فەزڵی خۆت عەفومان بکە بە جۆرێک کە عاقڵەکان مەدهۆش بکات ئەیە و زاتی پەنات پێبرێت و نوسڕەت لە تۆ داواکرێت بێ پشت و پەنامان مەکە و کۆمەکیمان بکە دەرگا داخراوەکان بەڕوومان نابکەرەوە یا ڕەبی نیەت و ئیخلاص و ئیستیقامەت داوامانە ڕۆح و گیان وەک دەفی دەستی حاڵگرت و یەک شەهید مەکەن ئەم ڕێگەیە بە داوای لێخۆشبوون و بە خاکی بوون و بە سەری بەرزی عوبودیەت و سوژدەکانتان نورین بکەن یا ڕەبی نیەتمان بخەرە سەرڕێی کاروانی ساڵح بوونمان یا ڕەب دەلیلی ڕێی خۆتمان پیشان بدا دڵێکمان پێ بدا کە لای سالاری مەدینە نیشتەجێ و ساکین و نامەنێری ئێرەی ئێمە بێت یا ڕەب دڵێک بۆ ساتێکیش چاو لە مەقامی گەورەیت کەلانەکە دڵ ئەگەر گەڕیدەی بازاری غەفڵەت نەبوو بێت با خەوانە ناسێت دڵ ئەمانەتی سەرشان و سڕی وجود و بوون و هاتنمانە یا ڕەبی بڕوانە بۆ ماڵی ناحاڵیمان یا ڕەب ببینە شانی تۆزاوی و حەسرەت و پەشیمانیمان یا ڕەبی فێری ڕێگای زاکرینمان بکە فێری ڕێگای تەوابینمان بکە یا ڕەبی لە قافڵەی لێخۆشبووان و ئەوانەی کە غوفرانی تۆ و لێخۆشبوونی تۆ گرتنیەوە لەو قافڵەیە بەشدارمان کە و سەرنشینی ئەو کەشتیە گەورە و نورانیە بین یا ڕەب بۆ مەحشەر خۆشەویستان کۆمەڵێک خاڵی زۆر گرنگەیە کە مکەفرات الذنوب یعنی گوناه هەڵەوەرێنێ لە ئینسان گوناهەکانت کەمەکاتەوە یا هەر نایکەڵێ مەحفوویەکاتەوە یەکێک لەوانە بریتیە لە تەوبەکردن تەوبە گوناهی ڕابردوو هەر هەموو ئەسرێتەوە ئیستیغفار ئەستەغفیرڵڵاکردن دەستنوێژگرتن دەستنوێژ گوناهەکان بەو ئاوە ئەڕوات کە تۆی لە دەموچاوە لە قۆڵە لە دەستێ لە قاچێ گوناه ناهێڵێت ڕۆشتن بۆ مزگەوت بۆ نوێژی جەماعەت تۆ چەندێ دووری لە مزگەوتەکەوە ئەوەنە گوناهە لێ هەڵەوەڕێەوە گوناهەکانن نامێنن چاوەڕوانکردنی نوێژە فەرزەکان یەکێکتر لەو کەفارەتانەی یاخود لەو ویزگانی کە گوناه لە ئینسان هەڵەوەرێنێەوە ئەبێتە هۆی سڕینەوەی گوناهەکانمان پیاوێکی ئیماندار کە حاجە عومەری ناوە
زۆر پیرە زۆر تەمەنی هەیە جاری وا هەیە بە سەعات بە نیو سەعات پێش بانگ پێش نوێژەکانە چێ بۆ مزگەوت نوێژی بەیانی ئەخر زۆر قورسە تۆ سەعاتە لە دەرگای مزگەوتا بۆسی بە بەفر بە باران بە سەرما بەڕەشەبە ێ باشە حاج عومەر بۆچی لە وەختی نوێژەکانە بە چەند دقەیە پێشەوە ناڕۆیت بۆچی بە سەعات ڕائەوەستی خۆ تۆ زانی هێشتا زۆری ماوەتی وا خی گەورە ئەم زەلیلی و داماوی من ببینێ بەم پیریە تا ئۆکو بەزەی پیاما بێتەوە لە گوناهەکانم خۆش بێت ئەو چاوەڕوانیە بۆ نوێژەکان یا لە مزگەوتا خوددا ئەنیشی چاوەڕی نوێژەکەیت کە بانگ بفەرمێت ئەو بۆ خۆی بێتە کەفارەتی گونا ئەو هەنگاوە زۆرانی کە ئەینەی لە ڕێگەی مزگەوتا بە هەمان شێوە و هەروەها نوێژی فەرز خۆی ئەم نوێژە فەرزە ئەبێتە کەفارەتی گوناه ینی تۆ هەموو نوێژێ کۆمەڵی گوناه لەسەر لا ئەچێت و هەروەها تەسبیحاتی پێش و دوای نوێژ ئەو تەسبیحاتانە خۆی بۆ خۆی کەفارەتی گوناهەکانە و گوناهەکانە لێ هەڕەوەڕێ ڕۆژی عەرەفە کە ساڵێک لەوە پێش و ساڵی لەوەدا ڕۆژی عاشوڕا بەڕاستی ڕۆژێکی زۆر زۆر گەورەیە کە تایە بە ڕۆژوو ئەبی حەج و ڕۆژوو نوێژ و زەکات و هەموو ئەم واجباتانە هەر هەموو ئەم خێر و خێراتانە هەموو ئەبێتە کەفارەتی گوناه و گوناهەکانمان لێ هەڵەوەڕێ هەروەها حەج و عەمرە کەفارەتی گوناهە وەکو لە باسمان کرد بە هەمان شێوە ئازانم کاتێکە تۆ جلوبەرگێک لەبەرەکەیت ئەم جلوبەرگە کە ناوی خوایەنی حەمدی خوا ئەەکەی لەسەرەوەی کە خوا ئەم نیعمەتەی پێبەخشیوی چووکە چەندها کەسەیە هەر جل لەبەریانە جلی لەبەرانی ئازانم یعنی وەختی ئەم جلوبەرگانەمان هەیە کە یەکەینە بەرمان ئەزان لە قاڕەیشی گەورەی وەکو ئەفریقا ینی مزگەوت هەیە هیلادیەکانێنەوانەی کە مسلمانن ئەم مزگەوتە زۆر و زەبەنانیان هەیە ینی مزگەوتەکە بەچی دروست کراوە لە لاتێکەیە لە شوێنەکەیە هەر بە حەسیرێ بە کۆمەڵێشت عرزەکەی هەر لم و خۆڵەکەی ینی هیچ شتێتیان ڕابخەن ئەو کەسانی کەێن بۆ نێژ ڕوت و ڕەجاڵن تەنانەت ئافرەتان کەێن بۆ مزگەوت سەرپۆشیان نییە بەسەرەوە سنگ و پشت و هەموو گیانیان دیارە بۆ چونکە جلیان لە بەرانیە لەبەرەوە تۆ ناکرێت کە چویتە ئەوێ وەکۆ مسلمانی کە چوو بۆ ئەوێ قوربانیان کردبوو وتی بەڕاستیانی ئافرەت هەموو گیانی بەدەرەوەیە ینی سنگشتی هەمووی بەدەرەوەیە سەری هەر هیچی پێوە نیە بەڵامیێت و لە مزگەوتیشان نوێژ نابەسی الله ئەکبەر نوێژی جەماعەتەکە لەبەر تۆ چۆن نتوانی پێی بڵی کاکەەوە نوێژەکەت ئاوا دروست نییە لە کاتێکە ئەو جلێک نییە لەبەریکا لە کاتێکە کە قوربانی ئەکرێت لەو شوێنانە کە مسلمانان تەنان لە کوردستانی خۆشمانە خەڵکەیە بەشداریەکە لەو قوربانیانە کە لەوێ جاری وهەیە ئەو کەسە لە ساڵێکە یەک جار گۆشتە خوا ئاخر جژنی قوربان کە ئێمە سیرەکەین لە هەموو هەفتەیەکە تۆ چەند جارێک گۆشتە خۆیتی مریشکە خۆی ماسیە خۆی بەڵام ئەو لە ساڵەکە جاری وایە و جارە گۆشتی ئەگەر ئەویش بەری بکەوێت ئەویشەوەیە کە مسلمانێک یا ڕێکخراوێک یا خودت خەڵکێکی مسلمان گۆشتیان بۆ بەرێت ئەویش کیلویە 2 کیلوی دەست بکەوێت لە کاتێکە ئەوی تەشتیانە هێنا ئەم تەشتە خوێنی ئەم حیوانیانە گرت خوێنەکەیشان هەڵەگرتوومە باشە خوێنەکەتان بۆچی وتانەیەکەین بەشلە و وەکو شلای خۆی لەبەرەوە بەڕێزان خەڵکێکەیە لەم سەر ئەرزە ئاواژیانە باتە سەر ئێمە ئەم جلوبەرگە جوانەمان هێ نابێت سوپاسی خۆی لەسەر بکەین ئەم هەموو ماڵ و حاڵ و ژیانەمان هێ نابێت سوپاسی خوا بکەین ئەم سیارە و ئیمکانیەتەمان هێ نابێت سوپاسی خوا بکەین و هەروەها تۆ کە جلوبەرگ لەبەرەکەی و هەروەها خواردنیشە خۆی کە تۆ خواردنێ هەیە ئەو الحەمدوللای دوای نان خواردنێکی الحەمدولله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين خوا سوپاس بۆ تۆ لەسەر نیعمەتانە سوژدەی شکرە بی بیرکەکەوێتەوە ئەمە ئەبێتە کەفارەتی گوناه بۆ گوناهەکان تەسڕێتەوە وەختی ناڕەحەتیەکێتە ڕێگەت ئەبێتە کەفارەتی گوناهەکانت مشکلەیەکێتە ڕێگەت نەخۆشەکەویت و مەینەتیەک ڕوتیەکات خەم بێتاقەتیەکە ڕوتیەکە ئەبێتە کەفارەتی ئەو گوناهانت و گوناهەکانە هەڵەوەرێت ئەو ویزگانی لە ژیانی ئینسانە کاک حاجی یعنی ئینسان پاکە کاتەوە لە گوناه پێشەوەی بگەیتە قیامەت طبعاً ویزگەکان زۆر نێمە باسمان کردو لە ناو بەرنامەکە باسیەکەین کە تەنانەت دەست نوێژگرتنی ئینسان پاکاتەوە لە گوناه تەنانەت چون بۆ مزگەوت هاتوچۆکردنەکەی مزگەوت تەوبەکردن ئیستیغفاری زۆر ئەستەغفیرڵڵا کە ئینسان زۆری کات ئینسان بۆ ئەوەی بە پاکی بگاتەوە بۆ بەهەشتی خوا چونکە بەهەشت بەڕاستی پاکەوە بەس پاکیش وەرەگرێت بەڕێی جەنابەت ئەو ویزگانە چیە کە ئینسان لە دنیا بیکات بۆی هەمتر ئەجری دەستکەوێت هەمتر پاکیش بێتەوە لە گوناه مامۆستاگیان من تووشی نەخۆشی بووم و خۆت ئاگاداری هەتا کتێبێکمدا نەگەڕانەوەکی کاتی لە مردن ئەم کتێبە کە دامنا لەو کاتەوە زۆر گۆڕانکاری بەسەر خۆمە هاتووە بەدەر لە حەج
ئینسان کە تووشی گوناه هەبێ هەست بە چیەکە کاک حاجی؟ والله مامۆستا هەست بە دڕەشیەکە هەست بە بێتاقەتیەکات. ئینسان سبحان الله کە پاک بۆ بە دەگمەن تووشی گوناه هەبێ. بەڵێ. یعنی قەت چونکە بیری لێ ناکەیتەوە کە شتێکیشە توش بوو یعنی نائیرادی ئەوە هیچ دەسەڵاتێکی تۆی تیان نییە. ئەو بەسەرهاتە حەزەکەم جارێتتر بۆمان بگەڕیتەوە کاک حاجی. چۆن بوو تۆ کەوتیتەوە حاڵەتەی نزیکبوونەوە لە مردن؟ ئەرزم کردی من لەنەوەیەکەوە لەگەڵ ڕێکخراوە ئیشەکەم ئەو ساڵە لە ڕێکخراوی ئیکلیوبەر بوو خواردنی تەلەبی مناڵمانەیە شەڕی ناوخۆ دەستی پێکرد ئەو بوو لە ئەسنای شەڕەکە هاوێنێکم بەرکە و 4-5 پارچە لە سلێمانی. بەڵێ سیارێکیش لە خەجێم پێبووتم ئەم سیارە بەرمە دەرەوە خەڵک وازانێ چەکدارم هی منەظەمە سیاری چوم لە ڕێک لە بەردەمی مزگەوتی حوسێنی هێشتا دروست نەکرابوو ماڵمان لە ڕزگاری بوو ئەلیا وەستام وتم سیارێکم دەستکەوێت ئۆفیسەکەمان لە عقاری بوو ویستم چوم بۆ ئۆفیسەکەمان لەوێ هاوێنێکم بەرکە و هاوێنەکە کە یام منیە بە عەرزە وتم نوێژەکانم بە کاملی نەکردووە یەکسەر لەو ئەسنایە بیری ئەوم کردوێتەوە. هۆش هەبوو هێشتا؟ هۆشم هەبوو وتم نوێژەکانم بە تەواوەتی نەکردووە ئەم کرد پچر یعنی لەو ئەسنایە بەس بیرم لەوە کردەوە. ئیتر ئەوە بوو بردیانم لە خەستەخانەی چوارباخی ئەهلی عەمەلیاتێکیان بۆ کردم پارچێکیان دەرێنام لەو کاتە جەماعەت دانیشتە بوون لەو بێهۆشیە ئیتر ئەوە هین بوو ڕۆیشتم بۆ ئاسمان سەف و مەقف نەبوو چۆن ئەستێرە ئەکشێ ڕێک لە جەسەدی خۆم دەرچووم چوون بۆ ئاسمان بەرز بوومەوە تێکە بە مەجموعی ئەڕواحی تەر بووم. کێ بوون ئەڕواحەکان؟ ئەڕواحەکان وا مەزانی کە سوکاری خۆمن هەمووی وەکو ئەستێرەکە ئەکشێ عینەن ئەوە وا بوو هەمومان بڵێن یەکیم بووین زۆر بەرز بووینەوە ئەما و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بەس ئەوەمانەوت تا ڕۆیشتین بەرزبوونەوەی زیاتر ئەموو تازە بۆ من بچمەوە سەرزەوی وا مەزانی هەزاران ساڵە بۆ ئاسمانەوەم خۆش بوو زۆر ئەموو تازە بۆ بچمەوە سەرزەوی ینی خۆم ئەوەم تەرحەکێت یعنی ئەوسانی شتێکرد لێ هاتووە بەڵێ تر نەکەوە لەو ئەمری واقع بووم هاتین و ئەچوین ئەما و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله کە هاتینە خوارەوە پێشوێ بچمەوە ناو جەسەدی خۆم هەر خۆم هاتمە خوارەوە بڵێن ئەوانی لە دەوروبەر مابوون ناوی هەمویانم وت اینجا چوومەوە جەسەدی خۆم ئەوانی زایم لە کائینێکی ڕۆحانیان پرسیاریان لێکرد. وەختێک تۆ تیجارەتێکی باش ئەنجامە دەیت ئیشێکی حەڵاڵەکەیت ئەبێتە کەفارەتی گوناه ینی ڕۆژان تۆ ئیشی خۆتەکەی لە بازاڕە شتی حەڵاڵە فرۆشی شتی حرام نا شتی حرامە بێتە گوناه وە شتی حەڵاڵە فرۆشی ئەبێتە کەفارەتی گوناه زیکری خۆی گەوراکەی زیکر بە جەماعەتێکی بە کۆمەڵ ناو مەجلیسێکە بە یەکەوە زیکری لا ئیلاهە ئیلا الله الله ئەستەغفر الله ئەکەن یا بە تەنیا خۆت زیکرەکەی ئەبێ بە کەفارەتی گوناه تەقواداریت خۆتە پارێزی لە حرام ئەبێتە کەفارەتی گوناه. وەختێ تۆ کفن و دفن و نوێژی مردوو ئەنجامە دەیت کەفارەتی گوناهە بۆ خۆت هەروەها بۆ کەسێش کە نوێژەکەی بۆ ئەەکەیت ینی کەسێک کە تۆ قەرباڵغەیەک لەسەر نوێژەکەی هەیە بێتە کەفارەتی گوناه بۆ کەسە و عملی چاکە کردەوەی چاکە بەو هەموو بەربڵاوی کە هەیە ئیخلاص دڵسۆزی ئیتقان وردەکاری لە ئیش و کارە کە تۆ ئیشێک زۆر بە جوانی ئەنجامی دەی وەزیفەکەتە ئیش و کاری بازاڕە ئەبێت بە کەفارەتی گوناه و گوناهەکانە ئەسڕێتەوە و تاعەتی خوای گەورە بە جۆرا و جۆری تاعەتەکان بە هەمان شێوە کەفارەتی گوناهە. کاتی وایە جاری وایە تۆ کەسێک لە ناڕەحەتیەکە تۆ فریایەکەوی یارمەتیە دەی کۆمەکیەکەیت معسیرە ها ئەو کەسێک کە لە تەنگەلانایە پێویستی بە یارمەتیکی کەمی تۆ جارە پێویستی بە پێکەنینێک و دڵخۆشکردنێکی تۆ هەیە ئەبێ بە کەفارەتی گوناه بۆ گوناهەکان ئەسڕێتەوە و ئاوگێڕان ئازانەمە ها بۆیە ساڵحەکانی پێشینمان کە گوناهیان زۆر وتیانە ئاو بگێڕن لە مەجلیسا لە بازاڕە ینی کونەیەکی ناوە بە سەرشانی یاخود دەبەیەکی گەوری پێ بووە تەرمۆزەیەکی پێ بۆ ئاوی گێڕاوە چای گێڕاوە لە شوێنە گشتیەکانە هەمتر نەفسی خۆی پێشکاندووە کە من کەسێکی متەکەبیر نیم خۆی گیان لێم وەربگرە من کەسێکی متەواضعم یا رب العالمین عفوم کە و لێم خۆش بە تەواضع زۆر ئینسان جوانەکە و زۆر پاکەرەوەی گوناهیشە لەبەر ئەوانەی کە ئاویان گێڕاوە یا ئاوە گێڕن حتا لە مەجلیسیشا کە ئاوە گێڕێگەر برا بچووکیش بووی خەم هەندە بێ کەفارەتی گوناهەکان تە کاتێک کە ئاوە گێڕی بۆ خەڵک یان دراوسێکەت ئاوی نییە تۆ بیرێکی باشە هەیە تۆ پێشکەش یەکەیت و ئاوی پێ ئەدەی ئەبێت بە کەفارەتی گوناه ئەوانەی شەهید دەبن لە ڕێی گەورەیە بێتە کەفارەتی گوناهی ڕابردوویان ئەوانەی فرمێسک بە چاوەکانیان هەیەتە خوارەوە لە کاتێکە کەس پێ نازانێت لەبەر خوا
لەبەر زوومی کامێرە نامن لێرا دەستکەم بە گریان و فرمێسکەکەم زوومی بخرێتە سەر و پیشان بدرێ نا لەبەر خوا بە تەنهاییەکە لە شوێنێکا خۆت بۆ خۆی گەورە فرمێسکە لە ڕێژی ئەو فرمێسکانە ئەبێ بە کەفارەتی گونا ئەو فرمێسکانە کۆ ئەکرێتەوە لە گڵاسێکە لە پەرداخێکە لە سوراحیەکە هی ئیمانداران ئاگری دۆزەخی پێ ئەکوژێنرێتەوە هی ئەو کەسانی کە سزا ئەدرێن هی بەشێک لە ئیمانداران کە سزا ئەدرێن ینی ئەوە ئەبێ بە ڕەحمت بۆیان ڕزگاریانەکە ئازانم لەبەرەوە فرمێسک و خەم خواردن بۆ دین خەم خواردن بۆ ئیسلام بە شێوەیەکی متەزین و عاقلانە و جوان نەک بە هەڕەمێکی و توندڕەوی و شڕشێتیەکە هیچ بنەمایشی نەبێ لەبەرەوە ئەمانە هەمووی کەفارەتی گوناها هەروەها کاتێک کە تۆ لە کۆتایی مەجلیسێکە کە دانیشتویت لە مەجلیس هەموو قسێکە کراڵی سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين ئەمە ئەبێتە کەفارەتی ئەو مەجلیسەیە ئەو قسانی کە کردوتە نەوە غەڵەتێ شتێکە کردبێت غیبەتێ قسەیەکی ناڕاستی کردبێتە بێتە کەفارەتی ئەو گوناهانە سڵاوەتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم كفارة أعزانم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم کاک حاجیان چیتان ماوە بۆ ئەوەی کە ئێمە پێشەوەی بگەینەوە لای خۆی گەورە پێشەوەی بمرین بەڕاستی چۆن خۆمان حازرکەین بۆەوەی کە پاک بین و پاک بینەوە لە گوناه و بە پاکی بگەڕێنەوە لای خۆی گەورە چی بکەین باشە؟ والله مامۆستاگیان نەکشت عەزیز جەنابەکەم سبحان الله ئەم دینە بە پاکی هاتووە هەر پاکی ژەمێنێ ئینسانیەتەکەی پاک بوو هەموو شتێ بە پاکی خۆی گەورە بە ئاسانەکە ئەگەر ئەوەی بەرام تۆ سەیەکە ئەبوو لەهەب چەندێنی پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر ڕێ ڕاستەکە بووە ئەوان فەشەلیان هێنا تۆ موهیمە تۆ خۆت بە پاکی بیگرە و خۆی گەورە خۆی سەرکەوتوو دەکا هەموو شتێ نێتەکەی خۆتە بەس طبعا ئەوەشی کە ئەم هەڵیگرە قورسە بەڕاستی تاقیکردنەوەی قورسی بەسەرایە خۆگریەوێ مەسائب و ناڕەحەتی هەموو شتێک تا دینەکە بە قورسی بەڕاستی هەڵیگری تاقیکردنەوەکان قورسترە خۆگری ئەوێ وتواصوا بالحق وتواصوا بالصبر ئەبێت تۆ لەسەر حەق بیت و سەبریشە هەبێ ئەو دوو شتە زۆر گرنگە گەشتێکت ما بێ لە کۆتاییە حاجی والله من تەمەناکەم ئینشاء الله ئەم دینە هەر بەردەوام لە سەرکەوتون لە گەشا بێت ئینشاء الله جەنابیشتان و دەورە بیرن بەڕاستی چونکە ئیعلام ئەمڕۆ لە هەموو شتێک زیاتر دەوری هەیە ومێ دەکەم ئینشاء الله سەرکەوتو بن و دەستخۆشی لەم بەرایانە شەکەم لە پشتی کامێرەوە زۆر سپاسانەکەم سەرکەوتو بن خوا دەستخۆش حاجی وەگیان لك الحمد يا رب لك الحمد أنت الحق ووعدك حق ولقاؤك حق وقولك حق والجنة حق والنار حق والنبيون حق ومحمد صلى الله عليه وسلم حق والساعة حق اللهم لك أسلمت وبك آمنت وعليك توكلت وإليك أنبت وبك خاصمت وإليك حاكمت فاغفر لنا يا رب فاغفر لما قدمت وما أخرت وما أسررت وما أعلنت وما أنت أعلم به مني أنت المقدم وأنت المؤخر لا إله إلا أنت ولا حول ولا قوة إلا بالله حمد وسپاس استايج بوتو يا ربي تو حقيت بلينت راستا ديدارت راستا فرمايشتت راستا بهشت دوزخش راستن پیغمبران وحضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم راست حقا روج قيامتش راست حقا خدای خمس باردو بتو ایمانم بتو هنا يا رب پشتم بتو بست بولای تو گراموا تنها تو بکومکی و پروردگاری خو مزانم تنها بکومکی تو بربرکانی کمو داوریش تنها بولای تویا دسال گناهی لمو پیشو لمو دوامان خوش ببا یا رب لو گناهانشمان خوش بکە بە نهێنیە بە ئاشکرا ئەنجاممان داوە
لە هەموو ئەمانەش زیاتر لەو گوناهانەشم خۆش بە کە خۆت زۆر لە من باشتر دەیانزانیت و من بیرم چۆتەوە یا ڕەب. هەر خۆت پێشخەریت و هەر خۆشت پاشخەر. هیچ پەرسراوێ نییە جگە لە تۆ، خاوەنی هێز و دەسەڵات و تواناش بەتەنها تۆ یا رب العالمین. اللهم باعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. خوتایە نێوان من و گوناهەکانم دوور 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 بخەرەوە. نێوان ئێمە و گوناهەکانمان سەرجەم بینەران و ئازیزانمان یا رب دوور دووری بخەرەوە تا دەستی گوناهەکان بە دڵیمان دوومان جارێکتر نەگات وەک چۆن نێوانی خۆر هەڵات و خۆر ئاوا دوور خستوەتەوە. یا ڕەبی لێمان خۆش بە. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا فاعف عنا فاعف عنا يا رب العالمين.